چەمچەماڵ بووەتە خانەخوێی چوارەمین فستیڤاڵی شانۆی قەزاکان و ژمارەیەک گروپی شانۆکاری قەزاکانی سلێمانی ویدارەی گەرمیان و ڕۆژهەڵاتی کوردستان تیایدا بەشدارن. شانۆکاران بە شانۆی جیاواز پێشبڕکێ دەکەن و دەیانەوێت لە ڕێگەی پێشکەشکردنی شانۆکانیانەوە لە سەر سەکۆی شانۆکان پلەی یەکەم بۆ قەزاکەیان دەستەبەر بکەن. ئەوەی کە گرنگە لێرە ئەمەوە بیر لە وەک شانۆکاری گەمشارە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری پێویستە لایانی پەیوەندیدار گرنگی زیاتر بەم فستیڤاڵەدا بۆ نمونە ساڵانی ئایندە تەنها قەزاکانی پارێزگای سلێمانی و ویدارەی گەرمیانەوێت بەڵکو هەموو قەزاکانی کوردستان بکرێتەوە و داوای لە وەزارەتی ڕۆشنبیری ئەکەین بودجەیەکی زیاتر بۆم فستیڤاڵە تەرخام بکات لەبەر 6 ساڵە نەکراوە بۆی قەیرانی داراییەوە و وردە قەیرانی دارایی کۆتایی پێ گرنگیەکی زیاتری پێ بدرێنانی کەم بودجەکە بۆ شێوازێک بێ کە فستیڤاڵەکە لە 3 ڕۆژەوە بکرێتە هەفتەیەک. یەکێک لەو گرنگیانەی ئێمە کە ئامانجمانە بۆ ئەوەی کە پێ بگەین ئەوەیە کە بتوانین لەباری فەرهەنگیەوە کۆمەڵێک مراداتی باشمە لەگەڵ چەمچەماڵ ببێت وەکو ئەوەی کە ئەم ئێمە لەوان چێژوەرگرین هەم ئەوان لە ئێمە چێژوەرگن و ئەم فستیڤاڵە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لێرابین و ئەمڕۆ بیر و ڕای خۆمان تێکەڵی هونەرە جوانەکانی هەرێمی کوردستان بکەین. سەرپەرشتیاری چوارەمین فستیڤاڵی قەزاکان باس لەوە دەکات ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی بتوانن فستیڤاڵێکی شایستە بەڕێوە بەرن. دەشڵێت پێویستە ئەم جۆرە فستیڤاڵانە ساڵانە بەڕێوە بچێت نەک 4 ساڵ جارێک. چەمچەماڵ بۆچی؟ چونکە خاوەن مێژووی 100 ساڵەیە لە ئەدەب و هونەر و وێژەدا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا توانیوێتی و هەر لەم ساڵدا چەندین خەڵاتی یەکەمی بردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە ئامادەکاریمان کردووە لایەنە هونەرەکان تەواو بوونە جگە لە شانۆ میوزیک شێوەکاری و سەردانکردنی مۆزەخانەکانی ماڵی کەریماغای هەمەوان و ماڵی ڕەشیدی چۆخان ڕەحیم و هەروە سەردانکردنی خەڵای سپی حەساری تایە سەردانکردنی گوندی چەرمووی تایە. سەبارەت بە بەڕێوە نەچوونی فستیڤاڵەکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی دەڵێت قەیرانی دارایی لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا ڕێگر بووە لەوەی کە فستیڤاڵەکە ساڵانە بەڕێوە بچێت، بەڵام گەر بودجە و مینحەی پێویستیان بۆ دابین بکرێت هەوڵ دەدەن لە ساڵانی ئایندەدا ساڵانە فستیڤاڵەکە بەڕێوە بچێت. ئێمە هەموو کارەکانیمە پەیوەندی بە بودجەکەمانەوە گە بودجەکەمان هەبێ بێگومان بەرداوا بین بەدڵنیاییەوە بەڵامەکە بودجە و پارەکەە بێگومان ئێمەش ناتوانین وعدەکە بین. بەڵام چەمچەماڵ بەڕاستی پێویستی بەوەیە کە خزمەت بکرێەوە شارێکە زیندووە شارێکە حساسە لە نزیکە لە سنووری بڵێن باشوور و ناوەڕاستی عێراقەوە لەبەرەوە پێویست خزمەتی کەین و ژمارەیەکی زۆر کەسوکاری ئەنفال و شەهیدی تایە کە ئەمانە مناڵەکانیان گەنجەکانیان نەوجەوانەکانیان پێویستیان بەوەیە کە بێنە دنیایەکی تازە. لە فستیڤاڵەکەدا 8 شانۆ لەلایەن 8 تیپی شانۆییەوە کە 6 لە تیپەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانن و 2 تیپیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدارن لە ماوەی 3 ڕۆژدا پێشکەش بە ئامادەبووان دەکرێت. لە کۆتاییشدا لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە هەڵسەنگاندن بۆ سەرجەمکارە هونەرەکان دەکرێت و باشترینەکان خەڵات دەکرێن. فستیڤاڵی شانۆی قەزاکان لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی 2011 و 2012 و 2013دا هەر لە قەزای چەمچەماڵ بەڕێوەچوونە و باهۆی قەیرانی داراییشەوە فستیڤاڵەکە لە ساڵی 2014ەوە ئەنجام نەدراوە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ.